دیمەنی پێشوازیکردنی هاوڵاتیانی سەی سادقە لە تەرمیە و گەنجەی کە لە وڵاتی تورکیا گیانی لەدەستدا. عەلی وێنس گەنجێکی قەزای سەی سادق بوو بە ئاماجی ژیانێکی باشتر بەدەیان خۆزگە و هیوا و هەرێمی کوردستانی بەجێهێشت و ڕێگەی ئەوروپای گرتە بەر، بەڵام لەناو بەفردا لە شاخەکانی پارێزگای شەرناخی باکووری کوردستان لە سەرمەدا ڕق بووەوە. پاش 5 ڕۆژ لە ڕووداوەکە و دەرهێنانەوەی لەژێر بەفردا ترمەکەی گەڕاندرایەوە زێدی خۆی و بە خاک سپێدرا. لە سوکاری دەڵێن خەڵکی باکووری کوردستان زۆر هاوکاریان بوون، بەڵام حکوومەتی هەرێم تەنانەت لە هێنانەوەی ترمەکەشدا هیچ هاوکاریەکی نەکردوون. حەزی لە خارجە کرد بڕوا قسمە دوا بوو کە ڕۆژ خۆی گەورە مەرگی لەو شوێنە ناکێشان، چونکە تەبعەن مەرگ هەر خۆی گەورە بێ لە هاتووە مەرگی بکێشە ئەو باتە ئەو شوێنە. بەڵامی ترەوە خۆی قەزا و قەدەرەکەی من ئاگایشم لێ نەبووە بەخوا ڕۆژی بمزانە بەم بەفرێڕا خەست قبوڵم نەئەکرد. ڕۆژتر لەم ڕێگا ڕق بردێتیوە و خەڵک بەڕاستی هەموو شتێک شۆردنی ئەم تەرمە هیچ و کتاباتی ناو حکوومەتی تورکیا هەموو شتێکیان بۆ کردین، بەڕێیان کردین تا سەر حدودی عێراقیش. زۆر مەمنونیانە و هیوادارم ئەم سەوتەی من بکاتە لایەوان و بەشە لە خەمی هیلاکی ئەوانیش بەڕاستی خەمکە خەمیان کەم کاتەوە هەتاکو گەینەتە سەی سایق تەلەفۆن بەردەوام لەگەڵ ئێمە بوو. ڕاستی حکوومەتی خۆمان هیچ هاوکاریەکی نەکردی، هیچ بەخوا هەتا مەیتەکەشمان هاوردەم دیوە سەعاتێکمان پێچوێت تا هاوردمان کرد. لە سنووری تورکیا باوەڕ ناکەم 5 دقەمان پێچوو. تەنهامانەوە بەخوای گەورەیە، خی گەورە تەمەنی کاکە عەلی خۆش بێ، من و کاکە عەلی هەر هاوڕێی مناڵی بووین و لەسەر تەختەیەکیش لە مەکتەبا بەیەکەوە بووین. بەڕاستی کاکە عەلی داخەکی کرد بە دڵی نەک ئێمە بەڵکو بە هەموو سەی سایقە. ئەم گەنجە گەنجێکی پاک بوو، ئەم گەنجە لە فەقیری و لە هەژاریا ڕووی لە دەرەوە کرد کە بەشی بژێویەکی خێزانەکەی دابین بکات، بەڵام بەداخەوە بیلئەڕضی ئەی تەموت. خی گەورە خۆی ئەزانێت کەزانزرە چی شوێنەکە ئەمری خسمەتێم کوڕ ئەوە نەبوو لە ژیانە کە خی گەورە ئەجەلەکەی لەوێ کۆتایی پێ هات و مرد و خی گەورە لێ خۆش بێ. خی گەورە فەرمێ لا ئەستەخیرونە ساعەتە وەلا ئەستەقدیمون. بەڕاستی مردن کە هات یەقەی گرتی دقەیەک نەپێش ئەکەوێ نەدووە ئەکەوێ. وە سپاسی تەواوی گەنجی سەی سایقەکەم بەڕاستی بە گرم و گوڕیوە ئەم جەنازەیان بەدەمیەوە هاتن و هەروەکو یەکێک یعنی ئەم تەواوی خەڵکی سەی سایق وا ئەزانی ئەم کوڕە نەوەک لە دایکی ڕۆشتەوە بەڵکو لە خانەوادەکەی خۆی ڕۆشتووە. ئەو گەرم و گوڕێژ خۆتان بە چاوی خۆتان بینیتان. بێکاری و نەبوونی دامەزراندن و فرامۆشینی گەنجان بە تایبەت لە قەزا و ناحیەکاندا لەلایەن دەسەڵاتی هەرێمەوە هۆکاری بەردەوامی کۆچی بەلێشاوی گەنجانە بۆ ئەوروپا. حکوومەتی هەرێم لە بەرامبەر ئەم کۆچ و مەرگەساتانە زۆر بێباک و هیچ پلانێکی بۆ گەنجان نییە. وڵا بەداخەوە ئەتوانین بڵێن جێگەی داخ و ئەسەفێکی گەورەیە کە گەنجانی کوردستان لە ڕێگەی کۆچ و لە ڕێگەی هەندەرانە جەستەی گەرمیان ڕقە بێتەوە. ئەوکو کاک عەلی وێنس کە هاوشاریمان و خەڵکی قەزای سەی سادقە ئەمە دەرئەنجامی گەندەڵی و بێکاری و برسیەتێکی زۆرە. خەڵکێک بۆ دەستخستنی بژێوەیەکی باشتر ژیانێکی خۆشتر ڕوو لە هەندەرانەکە. هیچ کەسێک لە ژیانێکی خۆشترەوە ناچێت بۆ ژیانێکی چەرمەسەری و هیلاکەت و بدا لە ڕێگایەکی زۆر مەترسیداری وەکو ئەم کاک عەلیە کە پیایە هاتووە پیا ڕۆشتووە. بەداخەوە یعنی ئەبینین ئەبیستین ڕۆژانە دەیان گەنجی ئەم شارە ڕوو لە وڵاتانی ئەوروپا ئاکەن بە تایبەت بەریتانیا و کاک عەلیش هەر لەو ڕێگەیە گیانی پاکی سپارد و تەرمەکەی بەسار بووە گەڕاوە بۆ قەزای سەی سادق. عەلی وێنسی تەمەن 31 ساڵ خەڵکی گوندی تەبەزێڕینەی نزیک سەی سادق بوو. ئەو کە باوکو براکەشی لە دەستدابوو کوڕەگەوری ماڵ بوو هێشتا هاوسەرگیری نەکردبوو. ئەمە چارەنووسی سەدان و هەزاران گەنجی کووردە بەدەست دەسەڵاتێکی گەندەڵ و خەمساردە و کەسیاتر لە 30 ساڵە سامان و داهاتی ئەم هەرێمە تاڵان دەکات و لە بەرامبەر ژیانی سەخت و مەرگی گەنجەکانیدا بێباکە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.